هەرگیز نامانەوێت ئەو ڕۆژە جیهانیانە و ئەو ڕۆژانەی کە زۆر گرنگن لە جیهاندا و لە هەرێمی کوردستانیش و تایبەتە بە پرسێکی مرۆیی ئەمە لە بیری بکەین بە تایبەت لە پرۆگرامی بەیانی 24 هەمیشە گرنگین بەو ڕۆژانە و بە تایبەتیش بەو کەسانەی کە لەو بوارەیە کارەکەن و چالاکیان هەیە و هەستی بەرپرسیارەتیان هەیە. بۆ ئەمڕۆ میوانداری کاروان عەلیمان کردووە کە بەرپرسی لەخی هەولێری ڕێکخراوی بەخشینی خوێن و ژیانە لە ستۆدیۆ لەگەڵمانە. بەخێرهاتی کاکاروان. سپاس بۆ ئێوەش. ڕۆژێکی باش بۆیەوە و پیرۆزبایی ئەم ڕۆژە لە ئێوە و تەواوی ئەندامانی خوێنبەخشان و ڕێکخراوەکەتانەکەم. سپاس بۆ دامەزراوی کوردستان بیسۆر کە هەمیشە پاڵپشتمانە لە ڕووی ڕاگەاندنەوە بەڕاستی جێگەی دەستی دیارە لەم ڕۆژەی پیرۆزە ئێمە پیرۆزبای لە هەموو خوێنبەخشانەکەین بە تایبەتی خوێنبەخشانی کوردستان. بۆ هیواین کە کارەکانتان چڕتر بێتەوە سەرکەوتوو بن چونکە ئەو کاریەوەیکەن ئەوەندە ژیان دۆستیەوە نە مرۆڤ دۆستیە کە ئیترەڵی تاوە خوێنی خۆیەتی بەخشێلەوە زیاتر نابێنی ئەرک و مادووبوونیش نییە بەشێکی جەستەیەتی بێگومان ڕاستە. کاکاروان پێم خۆشە بەبییر هاوڵاتیان و بینەر و بیسەری بێنیتەوە کە ڕێکخراوەکەتان چەند ساڵە کارەکە و چەند ئەندامتان هەیە بە تایبەتیش کار و چالاکیەکانتان لەم ڕۆژە چۆن چڕەکەنەوە. ڕێکخراوی بەخشینی خوێنی ژیان لە چواردەی 2015 بە فەرمی لە فەرمانگە نەحکومیەکان تۆمار کراوە و پێشتر ئێمە تونەڵێ بە شێوازێکی تر کارمان کرد بەڵام ینی هەرێک لەمە پێشینەیەکمان هەبووە بەڵام لەو کاتەوە بە فەرمی ئێمە خاوەنی حەفدە لەقین لە زاخۆتا خانەقی بە کەرکووکی خۆشەویستەوە بارەگای سەرەکیمە لە قەزای سۆرانە و خاوەنی 5,000 ئەندامی ئێمە. سەرکەوتوو بن ئەندامەکانتان زیای کردو لە چاوی کە پێشتری چەند ساڵێک پێشستا بە هەمان شێوە میوانداریمان کردو لەم ڕۆژەیە کە گرنگیمان بە ڕۆژەکەیەوە ئێستا ئەندامەکانتان زۆرتر بێگومان لەم ڕۆژەدا ئێمە وەکو ڕێکخراوی بەخشینی خوێنی ژیان لە زۆربە و شار و شارۆچکەکان ئێمە هەڵمەتی خوێنبەخشینمان هەیە بە حکمی ئەوەی ئێمە کە خاوەنی بەرفراوانترین تۆڕین کە لە سەرتاسەری کوردستان کارەکەن بۆیە ئێمە زیاترین کار و چالاکیمان هەیە و سەرکی تریان هەڵمەتی خوێنبەخشینە و لە هەولێرش هەڵمەتی خوێنبەخشینمان هەیە بە هاوکاری بە ڕێبەراتی بانقی خوێن و لە ناو بە ڕێبەراتی بانقی خوێن ئێمە هەڵمەتی خوێنبەخشینمان هەیە و لە هەمان کاتە لەم ڕۆژەدا بۆ ئێوارەکەی چەند کار و چالاکێکمان هەناو بە ڕێبەراتی بانقی خوێن. زۆر باشە. ئەمە بزانم گرنگی ئەم ڕۆژە لە جیهانە چییە کە دیاری کراوە و بە تایبەتیش لە کوردستان چی ئەم ڕۆژەکە یادی بکرێتەوە. خوێنبەخشان هەر وەکو هەموو چین و توێژەکانی تر ئەوانش شایستی ئەوەن کە ڕۆژێکان هەبێت چکە هەرێک لەوانە ساڵانە 2000 بۆ 3000 بەشێک لە جەسی ئەبەخشێ بەو بەخشینە ژیانی سێ کەس لەمبردن ڕزگارەکرێت بۆیە هەریەک لە ئێمە مافی خۆمانە وەکو هەموو چین و توێژەکانی تر ڕۆژێکمان هەبێ ئێمەش لەم ڕۆژەدا خۆشحاڵی خۆمان دەرە بڕین و بە خوێنبەخشین بە کار و چالاکی مرۆیی ئێمە خۆشحاڵی خۆمان دەرە بڕین و ئەو کەسانە کە بەسەرەکەینەوە کە لە ماوەی ڕابردوو یاخۆت لەو بوارە چالاک بوونە ئێمە لەو ڕۆژەدا و لە ڕۆژانی ینی پێشووتر و دواترش ئێمە لەگەڵ ئەو چین و توێژە ئێمە هەمیشە هەماهەنگین وە کارەکەین. باشە فزولیە گرتمی لەو 5,000 ئەندامی هەتانە ئافرەت زۆرترەیە پیاو دەگەم بزانم کامیان زیاتر بەدەنگەوەیان. وەڵی ئافرەت هەڕێژەی بەخشین لە ئافرەتە کەمە بەهۆی ئەو بوونیکە هەیەی بەڵام ئێمە لەم ڕۆدا خەڵاتی خوێنبەخشانەکەین بە خۆشحاڵیەوە یەکێ لەو ئافرەتە نمونانەی کە هەیە لە واری بەخشینە خاتوونێکە کە جۆری خوێنەکەی ئەو نێگەتیڤە ئەنی بەڕاستی جێگەی سەرسوورمانە ئافرەتێک هەبێ ینی لەمەی ڕابردووە پلازمای بەخشیوە ئەخراسی بەخشیوە خوێنیشی بەخشیوە جابۆی ئێمە ئەمڕۆکە ڕێزلێنانی بۆ ئاماداکەین یعنی ئەگەر کەم میش بن ڕۆڵیان سەد ئەوەندا بێت پێم خۆشە هەڵبەت پیاوانیش چێکە دەستیان دیارەوە هەستێکی مرۆڤانەیە جیان لە ڕێگەزی بەڵام جوانە کە ئافرەتێکیش بۆ خۆی بتوانێت ئەو مەسئولیەت هەڵگرێکە وەکو تۆش ئاماژە و پێکرد هەم لەبەر بوونیەتی ئەم لەبەر ئەو حاڵەتی کە ئافرەتان هەیەە مانگانە ئەوە لەوانەیە نەتوانن وەکو پیا و بەردەوام بن لە بەخشینی خوێن. باشە بەخشینی خوێن ئاسوودی هەیە یاخود تەنها وەکو هەستێکی مرۆڤانەیە یاخود لە کاتی پێویستی ئادرێت. خۆی خوێنبەخشین تاکە شتێکە زیانی نییە
زیانی نییە یعنی تاکەشە کە زیان نیە تۆ یەکەم شت کە سوودەکانی خوێن بەخشنەوە لە ڕووی دەرونی زۆر ئارامی چونکە تۆ ژیانی کەسێک بۆ سێ کەس لە مردن ڕزگارەکەی ینی ئەمە پێش سوودە تەندروستەکەی لە ڕووی دەرونیەوە سوودی هەیە بێگومان لە ڕووی دەرونی ئەوانەی کە خوێنیان بەخشیوە ئەزانن ینی لە ڕووی دەرونیەوە زۆر ئارامە بن و دواتر لە ڕووی تەندروستیەوە ینی خوێن بەخشین وەکو لە پێشتر باسمان کرد تاکەشە کە زیانی نییە بووە لە ڕووی تەندروستیەوە تۆ ئەگەر کەسێک خوێن ئەبەخشەیە هیچ کاتێک تووشی فشاری خوێن نایە هیچ کاتێک تووشی جەڵتە نایە یاخوا نەخواستە هەر نەخۆشراوێکی ڤایرۆسی هەبێت لە کاتی بەخشینە تو ئەوە لە کاتی فۆسات کە بووی دەرەکەن لەمەی 22 کاژمێرە ئاگاداریەکەنەوە یاخود خوا نەخواستە تووشی سەرەتانی خوێن بوو بێ ئێمە لە ڕابردوو نمونەمان هەبوو و کەسانی دیار بوون لە ڕاگانەکانە لە ڕێی بەخشینی خوێن و زانیوانەکە سەرەتانی خوێنیان هەیە ئەو کات لە ماوەیەکی کەمدا کەمتر لە 24 ساعت ئاگادارێکن کە حاڵەتی وا هەیە ئەو کاتە ئەتوانێت بە زووترین کات بڕە خۆی چارەسەرکەوە یەکێ لەو سوودانەی کە خەڵک کەمتر ئەزانێت خوێن بەخشین سوودێکی باشی هەیە بۆ کێشدا بەزاندن چونکە لە کاتی بەخشینی هەر بڵێ هەر یەکێکی خوێن 600 یەکەی چەوری لە جەسەد ئەڕوا ئەوە سوودێکی باشی بۆ کەسانی کە خوێنە بەخشنەواتە ئەو قسەیەمان بۆ پێچوانە ئەکاتەوە کە دەڵێ ئەوانەی کە خوێن دەبەخشن قەڵەو بن نە بێ پێچوانە ئەوانەی کە خوێن دەبەخشن لاواز دەبن چکە بڕێکی زۆر لە چەوری لە ناو خوێنە دا ئەبەزێ کە بە وەرزشکردن یعنی کاتێکی زۆر ئەوێت تا بتێن ئەو بڕە چەوریە لادی لە ناو خوێنە باشە ئێواڵەن سوودی هەیە کەواتە هەر کەسێک هەر ئەندامێک بێوێت لای ئێوە ناوی تۆمار بکات ببێ بە ئەندامێکی کارا و بەردەوام مەرجەکانی چییە یاخود هەر کەسێکی دیکە گەر بێت ڕۆژێک من ئەمڕۆ لە چالاکیەکەتانە بەشدارە بم بۆ نمونە ئەمێ خوێن ببەخشم مەرجەکانتان چییە؟ پێشم مەرزمان هەبێ ئەبێ ئەو کەسە لە ڕووی دەرونیەوە تەواو خۆی ئامادە کردێ ئەوە سەرگرتنی مەرجە ئەو کەسە لە خودی خۆیان پاڵنەرێکی لە ڕووی دەرونیەوە لە ڕووی هەدەرونی خۆی ئامادە کرد بێکاوە ئەو ئەڕات خوێن ئەبەخشێت دواتر چەند پرسیارێکی زارەکی هێلی ئەکرێت بۆ نمونە 6 مانگەگە بێگا تۆ حیزامەت کردووە یاخود هیچ تاتۆیەکت کوتاوە و تەمەنی و ئەو کەسە نەخۆش نییە هیچ جۆرە سارەسەرێکی وەرنەگرتووە یاخود لە ڕووی ئەقلی و دەرونیەوە تەواوە یاخود نەخۆشی درێژخانی نییە دوای ئەو پرسیارانە دواتر فاسی هیماتۆلۆژی بۆکەن ڕێژەی خوێنەکەی و جۆرەکەی ئەو کات ینی بۆ هەموو تێسا تێپەڕی ینی ئەو کات ئەتوانێت بڕوا خوێن بەخشێت هەموو ئەوە ئەندامانەی کە بەردەوام و لەگەڵێەوە کاران ماگانە چەند جارە توانن خوێن بن یاخود کاتان بۆ دیاریکردن بە پێی پێویست داوایان لە یەکەن بێن خوێن ببەخشن بەڵێ خۆی بەخشین لە 3 مانگ کەمتر ناتوانێت تۆ بیبەخشی لە 3 مانگ کەمتر ئەو ئەندامی ئێمە ناتوانێت خوێن بەخشێت ئێمە ئەندامان هەیە وەرزانی ئێسەمرەک و خۆم وەرزانە ینی 3 مانگ جارە ئێمە خوێنە بەخشین هەم لە ڕووی بۆ سوودە تەندروستیەکەمە ئازانین چۆنە بۆیە ئەندامانیشمان هەیە لە 3 مانگ جارێ وەکو ئێمە خوێن ئەبەخشێەوە لە کاتی ئێمە حاڵەتەیە خۆمان ئاگاداریانەکەینەوە حاڵەت هەیە لەلایەن بەڕێوەبەری بانقی خوێنەوە ئاگادارەکرین بۆ یەکی لە جۆرە خوێنەکان ئێمە هاوکاریانە بیر بۆ ڕزگارکردنی گیانی هاونیشتمانیان باشە ئەو کەسانی کە ئێوە باستان کرد کە خوێنە بەخشن چۆن تعویزی و خوێن بەخشینەیەنەوە یاخود هەبووە کاتێک کە ئێوە خوێن بەخشن 3 مانگ جارە یاخود بە پێی پێویست بێ دوای تووشی ماکەکانی خوێن بوو بێتن تا ئێستا حاڵەتی وامە نەبووە حاڵەتی وانە هەتا ئێساشتی وامە نەبووە سوال بە هەموو ئەندامانمە لە تەندروستێکی زۆر باشدا سپاس بەخۆی خوا هەر سەلامەت بن باشە کاکاروان ئەوەندەی بەڕێستان بزانن و بە پێوەی کە باگراوندێکتان هەیە لە ڕێکخراوەکە و ئەزمونێکتان هەیە چەند ڕێکخراوێک دیکە هەیە کە چالاک بێ و لەم بوارەیە کار کالارێمی کوردستان وەڵاهی وەکو سەرتاسەری ئێمە تاکە ڕێکخراوی سەرتاسەرین گروپات هەیە ینی کۆمەڵە خەڵکی کۆبنەوە یاخود لە شێوازی گروپشدا چالاکی وشت ئەنجامەدەن بەڵام ئەمە ئەوە ناگەنێ ڕێکخراوی بێ سەرتاسەری بێت و لێک سەرچاوە بێگی ئاز بتوانێت هەموو چالاکەکان ئەنجامدار ئێمە ڕۆژانە ئەبینێم شەریکاتە کۆمپانیاتەکانە یاخود دام و هەدەستگاکانە
یاخود چین و توێژێکی دیاری کراوە بەم ناسەبەیەک و ئەچن خوێنە بەخشن بەڵام وەکو ڕێکخراوی بێ سەرتاسەری بێ ڕێکخراوی ئێمەیە کە زۆرترین لقمان هەیە لە سەرتاسەری کوردستان زۆر باشە ئینشەڵڵا بەرفراوانتر بێ ئەزانین کللتوری بەخشین جا لە هەر بوارێکا بە لە ناو کوردستانیانە زۆر دیارە زۆر گرنگە بۆ بەخشینی خوێنی ژوایە خەڵک ئەوە بەگروتینەوەیەت حەزی بە بەخشینە بەخشینی خوێن بەڕاستی لە هەموو بەخشینەکان زیاترە چکە ئەو کەسە دڵخۆشی ئەلحەمدوللا ئەو کەسە بەشێک لە جەسی ئەبەخشێت کە پیرۆزترین بەشە خوێن تاکەشە جێگرەوەی نییە نی هەموو ئەو شانی کە هەیە جێگرەوەی هەیە بەڵام خوێن جێگرەوە نیە بەدیلی خوێن هەر خوێنە بۆ کەسێک کە ئەبەخشەیە دەگمەنە وەنیشە وە جێگرەوەشی نییە بۆیە ئەو بەشێک لەو جەسی کە ئەبەخشەیە کە خوێنە و بەتایبەتی لە شاری هەولێر بەڕاستی ڕۆحیەتی بەخشین زۆر بەرزە و جیاواز لە هەموو شارەکانی عێراق ئێستا بڵێن بەڕێوەبەتی بانقی خوێنی هەولێر بۆتە ناوەندێک بۆ هەموو شارەکان ئێمە ڕۆژانە پەیوەندیمان پێوەکرێەوە خەڵکانی لە ناوەڕاست و باشووری عێراق دێن کاتێک پێویستیان بە خوێنە و پەیوەندیمان پێوەکەن کە خوێنەکان پێبەخشین هەڵێن باش ئەمە بەرامبەر بە چییە ئێمەڵێن بەرامبەر بەوەیە دوعاکی خێرما بکەن هەنی زۆر دڵخۆشن ئەڵێن چۆن شتی وا هەیە ئێمەڵن سواز بەخوا وا پەروەردەکراوین لە فەرهەنگێکی وایە ئێمە توانیمانە جێگای بەخشین بکەینەوە هەمومانەوەی ئەم وڵاتین بە بەخشین هەگەورە بوونێ لە دایک و باوکێک وا پەروەردە بووینە کا چۆن لە سەرەتای شۆڕشە دایک و باوکی ئێمە نانی ئێمە بەتانی ئێمانەدا بە ڕۆڵەکانی نیشتیمان ئێمە چاومە لەوان کردووە بۆی ئێستا بە زۆر لە جۆرەکانی تر ئێمە بەخشینەکەی بە خۆشحاڵیەوە ینی کللتورێک و سمبولێکی جوانی ناسینەوەی کووردە بەڕاستی لە ناو کەم وڵاتونەتەوەی ئەو شتە هەیە ئەنی خەڵگەڵە بۆ خۆمەژی وتەوە بەڵام سە لە هەرێمی کوردستانەوە جیا و بەخشینە هەرچێکێ بە شێریەکە لەگەڵ دەوروبەرەکەی کا کاروان ئەو نەخۆشانەی کە زۆرترین خوێنیان پێویستە کامانن و لەگەڵەوەشدا ئەمە ینی پرسیارەکەم بکەم بە دوولایەن وە زۆرترین خوێن ئەدرێ بە چ لایەنێک ئەو نەخۆشانی کە تا ئێستا ئێمە مامەڵەمان کردو لەگەڵ ئەوانەی کە پێویستیان بە خوێن بووە چاندنی جگەر بووە چکە بۆ ئەوە چەند بەتڵ خوێنیوێ بەپێی کەسەکانە و بەپێی کێسەکانە هەتا 150 بەتڵ ئەڕوات بۆ کەسە بەڵێ هەتا لەبەرێ دوو بەخشەر وەرگر هەیە ئەوەی بەشێکی لە جەرگی ئەبەخشێ بە نەخۆشەکە بۆی هەردووکان ئەمەلیاتیان بۆکان دەشتەرگەریان بۆکان بەڵام هەولێر ناوەندە ئەو جۆرە عەمەلیاتە تەنها لە هەولێرەکرێ بۆیە لەمە ڕابردووە ئەو کەیسی چاندنی جگەرمان هەبوو 150 بەتڵ ئێستاش کەیسێک هەیە بەڵام ئەمڕۆ دواخرا بۆ هەینی قەراری لەسەردەن کە کەی نەشتەرگەریەکەی بۆکرێ بەڵام سپاس بەخوا خوێنی پێویست هەیە بۆی ئەلحەمدوللا سپاس بۆ بەڕێز دکتۆر سانە بەڕێبەری بانکی خوێنی هەولێر پەیوەندیم پێوەکرد سپاس بەخە خوێنەکە ئامادێ و ینی چەندها چاوەڕێی قەراری دکتۆریانەکە بڕیاردان کەی نەشتەرگەر بۆکرێ ئەو جۆرە خوێنی کە زۆر پێویستە یاخود زۆرترین داواکاری لەسرە ئۆزاییدە ئۆزایید یا ئەو ناقص ئۆزایید لەبەر ئەوەی هەڵگرانی ئەو جۆرە خوێنە زۆرە بۆیە داواکردنیشی لەسەری زۆرە زۆر جاروات تێگەیشتوین کە دەگمەنەکان گروپە دەگمەنەکان زەحمەتە یاخود داواکاری زۆرە بەڵام بە پێچوانەوە ئۆزایید کە زۆرترین گروپەکانی خوێنە ئەمە داواکاری زۆرتری لەسەرە بێگومان چکە ئێمە زۆربەی هاونیشتمانیانی کورد ئۆزایدن بۆ بۆیە ینی تۆ کەسێک کە پێویستی بە نەشتەرگەریە گەبێ هەربێ ئۆزایدی تێبکرێ ینی ناکرێت خوێنێکی تری بۆکرێت تەنها لە چەند حاڵاتێکی دەگمەندا نەبێت ئەوەش پسپۆڕانی باری خوێن ئەوانە بڕیار ئەدەن بەڵام ئێمە زۆرترین خوێن ئۆزاید بووە و زۆرترین چین کە ئێمە خوێنمان بۆی دابین کرد بێ دایکانی دووجیان پەیوەندی خوێن بەخشین و حیجامە چییە؟ حیجامە جیاوازە لەگەڵ خوێن بەخشینە حیجامە تۆ ئەو خوێنە دەرەکەیت کە لە بن پێستا هەیە بەڵام خوێن بەخشین لە ناو دەمارەکانی خوێنادەری ئەەکەی بۆیە ئەو دوو بەشە جیاواز ئەوانەی بۆ نمونە کە چەوری ژێر پێستان هەیە توانێت حیجامەکەن
بەڵام حیزامە ڕێگری لە دابەزاندنی ڕێژەی چاوری ناو خوێن ناکات. بەڵام تۆ کاتی خوێن ئەبەخشی ڕاستەوخۆ لە ناو دەمارەکانی خوێن دەرەکەی بۆیە ڕێژەی چاوری خوێن دابەزێت. باشە دوا پرسیارە لێ بکەم کە کاروان هەموو جۆرەکان یاخود هەموو گروپەکانی خوێن دەسەکەوێ بەهۆی ڕێکخراوەکەی ئێوە لە ناوبانکی خوێن. سپاس بۆخۆ ئێمە وەک لە پێشترە باسم کرد ئێمە ئەندامێکی زۆرمان هەیە ئەو جۆرە دەگمەرانە ئەیB نێگەتیڤە تا ئەیB ناقسە بەخۆشحاڵی و هەتا ئێستا ژیانی هیچ کەسێک نەکەوتۆتە مەترسیەوە نەک لە ژیانی لە دەستات یعنی نەکەوتۆتە مەترسی و بۆ خوێن. سپاس بخوا لەگەڵ بەڕێوەتی بانقی خوێن ئێمە هەمیشە لەسەر خەتین هەر حاڵەتێکی نەخوازرە خوا نەخواسە ڕوو بدات ئێمە لە ڕێگەی ئەندامەکانمانەوە و لە ڕێگەی سۆشیال میدیاوە و کورسان بیسوارژێکێکە لەو دام و دەستگانی کە هاوکارمانە لە گەیاندنی پەیامەکانی ئێمە ئەو کات بێک بانگەوازێک ئەتوانین خوێنی پێویست لە کەمترین کادە دابین کە بۆ نەخۆشێکی پێویستی پێێتی. زۆر سپاس بۆ هیوایم کە ئەمڕۆ ڕۆژانی داهاتوو تریش نمونەتان زۆر بێ و سەرکەوتوو بن من خۆشحاڵ بووم کە کاروان عەلی بەرپرسی لقی هەولێری ڕێکخراوی بەخشینی خوێن و ژیان لەگەڵمان بووی لە ستۆدیۆ. سپاس بۆ ئێوە ئینشاءالله بەردەوام بنون ئەندامەکانتان لە زیادبوون و زۆر بن. ئینشاءالله سپاس بۆ ئێوە دەستان خۆش.